من زیاتر لەبارەی دۆخی تەندروستی لە کەرکووکەوە قسە دەکەم. زۆرترین حاڵەتەکان لە کەرکووک بووە کە 80 حاڵەتی توشبوون بە کۆلێرا بووە. زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵ دەبێت لە کەرکووکەوە لەبارەی ئەم بابەتە قسەی لەگەڵ دەکەم. بەڕێز نەبیل بۆشناق بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک لەبارەی زیادبوونی ئامارەکانی کۆلێرا قسەی لەگەڵ دەکەم. بەڕێز نەبیل ئەم کاتت باش ئەمەوێت سەبارەت بە بارودۆخی کەرکووک و تەندروستی کەرکووک قسە بکەین. نەخۆشی کۆلێرا ئێستا لە چه ئاستێکدایە لە کەرکووک؟ بله دەست پێکێ خێراتنایە وەتکەم و بۆ میێوانداریە من ڕاستی قارەمانێت لەشکری سپیل کەرکیکێ بەرامبەری گەلێک نەخۆشیات ڕاوەسێن شوانە کولێرا و ئەم بەردەوامین بەرهەنگاریە کولێرایە هەروسا بوو بەرهەنگاربوونە پەتە خوێنبەربوونێ و هەروسا ئێشاش قسان چێت بە دەربارەی کولێرەی کونوکە ڕێژاوەیەکیم بوو کەرکووکێ و گەل بلندبوونە پلە گەرماتیە وان بارودۆخادا جێ کەرکووکێک و بووە ڕێکێک ناوبەرە پارێزگەهێت هەرێمێ و هەرسە سلێمانی و پارێزگەهێت عێراقێ و ڕاستە ڕێژە وایە زێدە بوو هەرێمێ هەر ڕۆژ دەهات حالەتت ئێنە تۆمارکردنێ کولێرایە هاوڵاتی بەردەوامن و چنە بنگەهێت تەندروستیە بۆ وەرگرتنە چارەسەریە ئەوێت کو چنە وان بنگەها هەکە تە نێزیک چوونەکە بچیک جی هەبێت چەند چافکەک ژێت ئێنە وەرگرتن و تێنە هەناردن بۆ مختبەرات البەغدا دەبزانن کە ئەڤە کولێرە یان نە ئەم هەمیشیانت خۆ حاضرین و لەشکری سپیل کەرکووکێ دیفوان ڕێنمایە یەت وەزیرە تەندروستیە ئەم بەردەوامین حتا ڕۆژی جەژنێژی ئەم بەردەوامین کار ئەو هەشتا حاڵەتی توشبوون بە کۆلێرا کە لە کەرکووک تۆمار کراوە دۆخی تەندروستیان چۆنە؟ ئایا پێویستیان بە چارەسەری بەپەلە هەیە؟ پێداویستی تایبەتی پزیشکی بۆ ئەم نەخۆشیە لە بەردەستە لە کەرکووک؟ بله بارابتریا و حالتا یه چارەسەر بووین و وەگەڕێنە ماڵت خۆ بارابتر و شوانە هەر الماڵە خۆ بوون و لێرە چارەسەری وەرگرتن بنگای تەندروستی و دکتۆرت خێزانە چوونە ماڵت وانە و سەردانەوات کرد ئۆرێن مایت وات گرن و تێکالی کەسێدی نەبن نوکە بنگایت تەندروستیە نزیکی 10 کەسە یەتین و چارەسەری وەرگرن و جێ داخەیە و حالەتێکە شوانە مرن بوو و ئەوژیشن کەکە عەمر بوو وی چەند نەخۆشیەکی دژی هەبین و وەکی نەخۆشیەکی لێویە دلیە ژبەر هەندێ بوو هەروسا زگچوون و دەستدانە ڕێژەکە زێدە یاش خوێت لەشی وێ گەلێک زیکە وەرنەگرت چارەسەری و درستای نهات بۆ بنگێت تەندروستی بەرهەندێ حالەت باشەوەکو تەندروستی کەرکووک هۆکارەکانی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە لە کەرکووک بە تایبەتی بەچی دەزانن بە تایبەتی کەستا باس لەوە دەکرێت زبڵ و خاشاکێکی زۆر لە ناو کۆڵانەکان هەیە ئایا ئەمە هۆکارە بۆ بڵاوبوونەوەی خێرای ئەم نەخۆشیە لە کەرکووک یا هۆکاری دیکەی هەیە؟ گەلێک ڕاستە ئەگەرت نۆرمالن ئەڤەت چ بارودۆخی تایبەت نینن هەمی پارێزگەهێت عێراقی ئەڤەت ئێنە تۆمارکردن ڕاستە بلندبوونە گەرماتیە و هەروسا هەندێک گوند بێت هەندێک ڕێکت دەستپێکی بکارتینن و ئاوا نەپاقش ڤەت خۆن بەسب ڕێکە هەمی جهات شولەژێ گومە هەوڵدایە ئەم ئاوا ڤەخارنێ و کلورت نافدا ئاوا کلورت نافدا ڕێژەیە کێم نەبیتش 5 سەدێ هەروسا ئەف چەندە هەنێدێ کاریگەری هەبێتن سەرکێم بوونە ڕێژەیە vê نەخۆشیە ڕۆژت بێت. بەڵێ بەڕێز نەبیل بۆشناق بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.